سڵاوتان لێبێ سەرپەرشتیارانی بەڕێز، هیوادارم هەردەم لە شتاغ و تەندروست بن. من زوهێر محەممەد عەبدوڵڵا، یاریدەری بەڕێوەبەری گشتی پلاندانانی پەروەردەیی و هەروەها سەرپەرشتیاری سیستەمی ئەلکترۆنی ئی پەروەردە. هەروەک بەڕێستان ئاگادارن وەزارەتی پەروەردە نزیکەی 3 ساڵە سیستەمێکی ئەلکترۆنی پەیڕەو کردووە بە ناوی سیستەمی ئی پەروەردە بۆ کۆکردنەوەی زانیاری کەوا یارمەتی دەردەبێت بۆ بڕیاردان و هەروەها پێشکەشکردنی ئاسانکاری بۆ کارژێڕی قوتابخانەکان. لێرەدا سیستەمی ئی پەروەردە تەنها ئەوە نییە سیستەمێک بێ کەوا داتایەکان تۆمار بکرێت، بەڵکو پێویستە ئەو پەیامە بگەێنرێتە کارژێر قوتابخانەکان، چ بەڕێوەبەر، چ یاریدەدەر، چ بەکارهێنەری ئی پەروەردە کەوا پێویستە ئەو زانیاریانە بەردەوام نوێ بکرێتەوە. نوێکردنەوە واتە چێ؟ بۆ نمونە ئەگەر مامۆستایەک لە کاردا بێ و مۆڵەتی بێ موچەی وەرگرت یاخود مۆڵەتی نەخۆشی وەرگرت، ئەوە دەبێت لە سیستەمی ئی پەروەردە ئاماژەی پێ بکرێت و هەموو زانیاریەکانی تر. فەرمانێکی وەزاری گەیشتە بەڕێستان کە تێیدا کۆدی بەکارهێنەر و وشەی نهێنی تێیدا نووسراوە. یەکەم هەنگاو کۆدی بەکارهێنەر لێرە داخل دەکەی، ئەو کۆدە بەکارهێنەرە جێگیرە و هیچ کاتێک ناگۆڕێ و وشەی نهێنی کە بە فەرمانی وەزاری پێرگەیشتووە لێرە داخلی دەکەی. پاشان شاشەیەکە، ئەم شاشەیە دێتە بەردەستی بەڕێزت، کۆدی بەکارهێنەر تەواو داخل ناکەیەوە، تەنها وشەیەکی نهێنی بۆ خۆت هەڵدەبژێری کە دەبێت بە زمانی ئینگلیزیبی پیتی کاپیتال و سمۆلی تێدا بێ و هەروەها هێمایەک تێدا بێ. مەبەست لە هێما ئەوەیە هاش، علامەت تعجب، ئات. ئەو وشە نهێنیە لێرە دەنووسی، نابێت لە 8 پیت و هێما کەمتر بێ، دەکرێت زیاتر بێ. پاشان هەمان ئەوەی لێرە نووسیتە دووپاتی دەکەیەوە و لێرە دەینووسیەوە، پاشان کلیک دەکەی لەسەر گۆڕینی وشەی نهێنی. هەر کاتێک کلیکت کرد ئەم شاشەیەت بۆ بە دەردەکەوێت. ئەم شاشەیە شاشەی سەرەتای ئی پەروەردەیە کەواتە کلیکێک دەکەی لەسەر قوتابخانە، دووبارە کلیک دەکەی لەسەر قوتابخانە. ئەو قوتابخانەیەکەوە بە تەمای سەردانی بکەی، کۆدەکەی لێرە دەنووسی، بۆ نمونە 102.005. کلیک دەکەی لەسەر گەڕان، ناوی قوتابخانەکە و پەروەردەکە و ژمارەی مامۆستایان و ژمارەی قوتابیانی هەمووت بۆ دەردەکەوێت. بۆ زانینی وردەکاری زیاتر و دەبێت کلیک بکەی لەسەر گۆڕین. هەر کاتێک کلیکت کرد لەسەر گۆڕین، زانیاری قوتابخانەکە دێتە بەردەمت. ئەو زانیارێنەی کە پێویستە جەنابەت وردبینی بۆ بکەی، یەکەم شت ناوی قوتابخانەکەیە. ئایا ناوی قوتابخانەکە وەکو مۆری قوتابخانەکە نووسراوە؟ پێویستە بە هەمان شێوازی مۆری قوتابخانە نووسراوی. پاشان هێڵی GPS-ئەکان N و E، ئەویش دووپات دەکەیەوە کە ئایا ڕاست و دروستە. هەر بۆ زانیاری بەڕێزت ڤیدیۆیەک بڵاو کراوەتەوە بۆ بەکارهێنەران بۆ چۆنێتی وەرگرتنی GPS. ئەوەش لەگەری دڵنیا دەبیەوە. پاشان پۆلینی قوتابخانە، ئایا ئەو قوتابخانەیە بنەڕەتیە، ئامادەیە، باخچەیە، فێرکردنی خێرایە. دڵنیا دەبیەوە کەوا بە شێوازێکی ڕاست و دروست لێرە تۆمار کراوە و هەڵبژێردراوە. پاشان جۆری پۆلینی قوتابخانە پێویستە ئەو بەکارهێنەرە هەڵبژێری، ئەویش 1 تا 6، 1 تا 9، 10 تا 12، 7 تا 9. ئەوانە کە تەواو بوو ئەو زانیاریانە کلیکێک دەکەی لەسەر زانیاری زیاتر. هەر کاتی کە کلیکت کرد لەسەر زانیاری زیاتر، زانیاریەکانی ئامار کەوا زۆر پێویستە لێرە بە دیار دەکەوێت. بۆ ئەوەی هەموو زانیاریەکان بۆت بە دیارکەوێ، پێویستە ئەو ژمارە دەیە بگۆڕە بۆ ژمارە 100. ئەوانەی هەموو زانیاریەکان پێویست ناکە پێداچونەوە بۆ بکرێت، بەڵام هەندێک زانیاری هەیە کەوا بە یەک بەسترایە و زۆر گرینگە بۆ پرۆسەی پەروەردە، وەکو خاوەندارێتی باڵەخانە. ئایا ئەو قوتابخانەیە خاوەن بینایە یاخود میێوانە؟ ئەگەر میێوان بوو و نووسرا بوو خاوەن بینا، ئەوە ئیعازە دەیە بەڕێوەبەرەکەی کەوا قوتابخانەکە بگۆڕیتن، یعنی خاوەن بینایەکە بگۆڕیتن بۆ میێوان. پاشان ژینگەی قوتابخانە، گوندە، کەمپە، شارە. هەڵبەتە هەر قوتابخانەیەک ئەگەر لە شوێنێکی جوگرافی بی، ئەو شوێنە جوگرافیە ناحیە تێدا نەبێ، ئەوە بە گوند هەژمار دەکرێت. پاشان خاوەنی باڵەخانە، ئایا ئەو باڵەخانەیە حکومیە سەر بە وەزارەتە
لەبەرەوەی هەندە قوتابخانەمان هەیە حکومیشە بەڵام سەر بە وەزارەتی ترە بینایەکە سەر بە وەزارەتی ترە. ئایا لە قوتابخانەکە باری بینای قوتابخانەکە چۆنە باشیان خراپە بە شێوەیەکی گشتی سەیری بینای قوتابخانەکە دەکەی ئایا ئەو قوتابخانەیە لە ڕووی بیناوە هۆبەکان هۆبەی کارگێڕی هەمووی لە شێوازێکی باشدا یاخود خراپە ئەلێرە هەڵدەبژێدرێ. پاشان قوتابخانەکە پێویستی بە نۆژەنکردنەوە هەیە وەڵامەکەیان بەڵەیە یان نەخێر. ئەگەر پێچەوانە بوو ئەوە لای خۆت تێبینی یەک دەنووسی دواتر لەگەر بەکارهێنەر و بەڕێوەبەر و یاریدەر ئەوانە چا دەکەیەوە. ئایا قوتابخانە ڕوبەری هەیە بۆ زیادکردنی پۆلی نوێ ڕوبەرێک کەوا لە قوتابخانە سوودی لێ وەرناگرێ و ئیشی پێ نییە ئەلێرە وەڵامەکە دەبی بدرێتەوە بە بەڵێ و نەخێر. بەڕێز ئەوانە کە هەموو تەواو بوو کلیکێک دەکەی لەسەر پۆلینی بینای قوتابخانە. پۆلینی بینای قوتابخانە تەنها قوتابخانە خاوەن بینایەکان پڕی دەکەنەوە واتە قوتابخانەی میوان پڕی ناکاتەوە. هەرچەندە ئەگەر قوتابخانەی میوان پڕی کردبووە بەڵام پێی چاک ناکرێتەوە یاخود ڕەش ناکرێتەوە ئەوە ئێمە لە وەزارەت ڕای یەکسەر ڕەشی دەکەینەوە و کێشە دروست نابێ. بەڵام ئەو پۆلینی بینای قوتابخانە چییە؟ ئەگەر قوتابخانە خوێندنگا لە بینایەکە تەنها خۆی دەوام دەکات و هیچ قوتابخانە لە دوای خۆی دەوام لەم بینایە ناکات ئەوە ژمارە یەک هەڵدەبژێری. ئێمە ئاگادارین کەوا قوتابخانەکان هەندێکیان دوو دەوامن و زۆر بەشیان لەوانەیە بڵین دوو دەوامن. ئەو قوتابخانانە کەوا یەک کارگێڕیان هەیە بەڵام لەبەر زۆری ژمارە قوتابخانە کراوەتە دوو دەوام واتە 8 بۆ 12 دواتر 12.5 بۆ 4.5 ئەوە ناکرێ ژمارە یەک هەڵبژێری بەڵکو ژمارە دوو هەڵدەبژێری و ئەگەر سێ بینابی ئەوە ژمارە سێ قوتابخانەبی لە بینایەکە ئەگەر چواربی چوار هەڵدەبژێری. بەڵام یەک لە چ حالەتێک هەڵدەبژێردرێ ئەو بینایی قوتابخانە یەک دەوامی تێدا دەکرێت با بڵێن 8 حتا 12 یاخود 12.5 تا 4.5 دواتر هیچ کەس لەم بینایە دەوام ناکات و مەشغولی ناکات ئەو کاتە ژمارە یەک هەڵدەبژێرێ. کە ئەمەش تەواو بوو کلیکێک دەکەی لەسەر سەرپەرشتیار. هەر کاتێکە کلیکت کرد لەسەر سەرپەرشتیار دەتوانی کۆدی قوتابخانەکە بنووسیەوە دووبارە دەنووسمەوە 102.005 یەکسەر ناوی قوتابخانەکە بۆت بە دیار دەکەوێ کلیکێک دەکەی لەسەرەوە قوتابخانەکە بە دەر دەکەوێ لێرەدا خۆی زانیاریەکان هەموو دەینێ قوتابیەکانی ئایا قوتابخانەیە چەند قوتابی هەیە چەند مامۆستا و فەرمانبەری هەیە بە پێی پسپۆڕی چەندی هەیە بە پێی بڕوانامە و کەلوپەرەکی هەیە. ئەو زانیارانی کە پێویستە یەکەم جار جەنابەت مقارنەی پێ بکەی لەگەڵ ڕاستەقینەی قوتابخانەکە ژمارەی هۆبەکانە. لێرەدا ئەم قوتابخانەیە نووسراوە چەند هۆبەی هەیە. هۆبەکان لەگەڵ ڕاستەقینەی قوتابخانەکەت بەراوردێک دەکەی و ئەگەر هەڵەیەکی تێدابی ئەوە ئاگاداری بەڕێوەبەر و یاریدەر و بەکارهێنەرەکە دەکەیەوە. پاشان دەتوانی کلیک لەسەر مامۆستایان و فەرمانبەران بکەی بە پێی پسپۆڕی بۆ بەڕێزت بە دیار دەکەوی کەەوە ئەو قوتابخانەیە چەند مامۆستا و فەرمانبەری هەیە بە پێی پسپۆڕیەکان پاشان بە پێی بڕوانامەکان پاشان ئایا ئەو قوتابخانەیە چەند کەلوپەلی هەیە تۆماری کردیە بە شێوەیەکی گشتی گەڕانێک لەناو قوتابخانەکە دەکەی ئەو کەلوپەلانەی کە تۆماری نەکردیە داوای لێ دەکەی کە تۆمار بکرێتن. دواتر کلیکێک دەکەی لەسەر پرینت ریپۆرت. کە کلیک دەکەی لەسەر پرینت ریپۆرت لێرەدا ژمارەی قوتابیان بە پێی تەمەن بە دیار دەکەوێ بە پێی تەمەن و پۆڵ و ڕەگەز. هەلبەتە بەڕێزت نەکاتیوەت هەیە نە ئیشی بەڕێستە کەوە سەیری ڕۆژی لەدایکبوونی قوتابی بە قوتابی بکەیت بۆ ئەوی بزانی ئایا تەمەنیان ڕاستە یا خود هەڵەیە. بەڵام لێرەدا شتێک ڕۆن دەبتەوە کە دەزانی هەڵەی کردووە یان نەکردووە. ئەویش لە تەمەنەکان لێرە لە تەمەنەکان ژمارەیەکی نامۆ ئەگە بە دیار کات. ژمارەی نامۆ معنای چییە؟ وەکو سفر یاخود ژمارەیەکی زۆر بەرز 900 200 یاخود ژمارەیەک بە سالب. ئەوە معنای چ دەگەینی؟ ئەوە معنایەوە دەگەینی ئەگەر سفر بوو کەواتە قوتابیەک یان زیاتر هەیە ڕۆژی لەدایکبوونی تۆمار نەکراوە.
ئەگەر ژمارەیەکی بەرز بوو یان بە سالب بوو ئەوە کەواتە ڕێکەوتی لەدایکبوونەکە تۆمار کراوە بەڵام بە شێوەیەکی هەڵە. لێرەدا ئەو قوتابخانەیە قوتابیەکی هەیە پۆلی چوارڕەمە کەوا ڕەگەزی مێیە ڕێکەوتی لەدایکبوونی تۆمار نەکردووە. چۆن دەزانین کام قوتابیە؟ کلیکێک لێرە دەکەین لەسەر ئەو سەهمە ئەو راپۆرتە دەگۆڕێت تاوەکو دەگەینە ناوی قوتابیان کە گەیشتینە ناوی قوتابیان ئەوە ناوی قوتابیان یەکسەر کلیکە تا پۆلی چوارەم دەتوانانی کلیکەکان زۆر بە خێرایی بکەی پاشان ماشەڵڵا و قوتابخانەیە قوتابی زۆرە پۆلی چوارەم و بەوەش دەگەڕێمەوە سەرەتای لێرەدا تێبینیەوە بکە ئەو ژمارە سفرە کەواتە ئەو قوتابیە چێیە؟ ئەوە ناوی قوتابیەکەیە ئەوەش سریێڵەکەیە ئەوەی وەکو تێبینی لای خۆت دەنووسی دەیدەیە بەکارهێنەر و بەڕێوەبەری قوتابخانە و ئاگاداری دەکەیەوە کەوا ئەو قوتابیە ڕێکەوتی لەدایکبوونی تۆمار نەکراوە پێویستە تۆماری بکات. پاشان دەگەڕینەوە سەرەتای لیستەکە کلیکێک لێرە دەکەین. ئەگەر بچینە کۆتایی لیستەکە دەتوانین کلیکێک لێرە بکەین. لێرەدا ناوی چواری هەموو مامۆستایان و فەرمانبەران بە پێی پیشەیان و پسپۆڕیان و بڕوانامەیان و ڕێکەوتی لەدایکبوونی و باری فەرمانبەرایەتی ئایا لە کاردایە یاخود مۆڵەتی بێموچەیە یاخود هەر جۆرە مۆڵەتێکیکەیە و جۆری فەرمانبەرایەتی ئایا هەمیشەیە یان وانە بێژە و ئەگەر مامۆستابی چەند بەشەوانەی هەیە ئەوە زۆر پێویستە دڵنیابیەوە کەوا ئەم بەشەوانەیە بە شێوەیەکی ڕاست و دروست تۆمار کراوە و هاوتایە لەگەڵ ئەو بەشەوانە فعلیەی کە مامۆستایەکان لەناو قوتابخانەکە جێبەجێ دەکات. ئەگەر هەر هەڵەیەک هەبوو لەوانە لەو زانیاریانە ئەوە دووبارە پێویستە ئاگاداری بەڕێوەبەری قوتابخانەکە بکەیەوە کەوا ڕاستی بکاتەوە. پاشان کە ئەوانە هەموو تەواو بوو جەنابەت دەگەڕێەوە سەر شاشەی یەکەم لێرەدا کە دڵنیا بوویەوە هەموو زانیاریەکان و هەموو داواکاریەکانت کەوا بەدید کرد ئەوانە هەڵەبوون لێرەدا پێویستە دڵنیابیەوە کەوا بەڕێوەبەر و بەکارهێنەر و یاریدەر هەمویان ڕاست کردەوە و زانیاریەکان هەموو بە شێوەیەکی ڕاست و دروست تۆمار کرایە ئینجادەی دوا هەنگاو ئەنجام دەدەی ئەویش کلیک دەکەی لەسەر ڕاستی و دروستی ئەم زانیاریانە کە کلیکت کرد ئاگادارت دەکاتەوە تۆ دڵنیایت کلیک دەکەی لەسەر ئۆکەی ئەو سەردانەت تۆمار دەکرێت لە سیستەمی ئیپەروەردە و اعتیبار دەکرێت کە بەڕێزت سەردانت کردووە و هەروەها دڵنیا بوویەوە لە ڕاستی و دروستی زانیاریەکان. کۆتا پەیام ئەوەیە بۆ بەڕێستان کەوا زۆر تەئکید کەنەوە لە بەڕێوەبەر و یاریدەدەر و بەکارهێنەری سیستەمی ئیپەروەردە کەوا سیستەمی ئیپەروەردە هەر ئەوە نییە سیستەمێک بێ زانیاریەکانت داخل کرد تەواو بەڵکو و زانیاریەکان دەبی بەردەوام نوێ بکرێتەوە و هەر زانیاریەک کە تۆماری نەکرد بێ چ زانیاری قوتابخانە بێ قوتابی بی یاخود مامۆستایان و فەرمانبەران بێ پێویستە تۆمار بکرێ و بەردەوام نوێ بکرێتەوە. زۆر سوپاس بۆ جێڕاگرتتان هیوادارم ئەم ڤیدیۆیە سوودبەخش بێ بۆ بەڕێستان لەگەڵ ڕێزمدا.